خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وا بڕیارە پێنجشەممە کۆتایی ئەم هەفتەیە جنین پلاسخات نوێنەری سکرتێری یەکگرتووەکان لە عێراق لەگەڵ سەرۆکی لەگەڵ 6 حیزبی کوردستانی لە هەولێر کۆبێتەوە کە تێیدا باز لە بارودۆخی هەرێمی کوردستان و پرسی هەڵبژاردنەکان دەکرێت. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەن ئایا کۆبوونەوەکە هیچ کاریگەرێکی دەبێت وا دەکات کە وادەیەک بۆ هەڵبژاردن دیاری بکرێ و لایەنەکان لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن ڕێ بکەون و ئەو هۆشداریانەش کە دران لە ئەنجومەنی ئاسایش لە هەژدەی ئەم مانگە ئایا سوودیان لێ وەردەگیرێت لەگەڵ هەرێک لە بەڕێزان چۆمان محەممەد ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان و بەرپرسی ژووری یاسایی لە سودۆی سەرەکی هەروەها لە لەندەنەوە دکتۆری برای محەممەد پسپۆڕی پەیوەندی نێودەوڵەتەکان قسە سەرم پرسە دەکەین سوپاسی ئامادەبوون هێر بلاتان دەکەین کاک چۆمان بەخێر بێنێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە کۆبوونەوەکەی پلاس خارتەوەندی کە بەڕێز داگەدار بیکەوە بڕیارە پێنجشەممە کۆبێتەوە لەگەڵ 6 حیزبیە سەرەکیەکە ناوەڕۆکی کۆبوونەوەکە چی لە خۆ دەگرێت؟ بەڵێ سوپاس سەرەتا بە ناوی خوای گەورە ڕێزم بۆ جەنابەت و بۆ بینەران و بۆ میوانی بەرنامەکە لە ڕاستیە ئێمە بڕیار وایە پێنجشەممە بەڕێز بلاسخارت نێردەی تایبەتی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق کۆبوونەوە لەگەڵ 6 سەرکردەی پارتە سیاسیەکانەوانی کە پارتی سیاسی کاریگەر و گرنگن لە هەرێمی کوردستانە ئەنجام بات ئەوەی کە تا ئێستا وتراوە و باس ئەکرێت بەشێک لە ئەجەندای کۆبوونەوەکە قسەکردنە لەسەر دوو تەوەر بە تایبەتی تەوەریان بابەتی هەڵبژاردن و میکانیزمی هەڵبژاردن و دیاریکردنی وادەیەک یان قسەکردن لەسەرەوەی کەی گونجاوە لە هەرێمی کوردستانە هەڵبژاردن بکرێت و لە ڕووی گرنگیەکەیەوە بۆ لەسەر ئاسی نێودەوڵەتی و وڵاتانی دنیا و لەگەڵیشیا لەسەر دۆخی هەرێمی کوردستان و پەیوەست بە و قەیرانانی کە لەگەڵ حکوومەتی عێراقا هەیە ئەو کێشانی کە هەیە ئەومان لە یاد نەچێت کە لە چەند ڕۆژی ڕابردووە بەڕێز بلاسخان لە نەتەوە یەکگرتووەکانە قسەی لەسەر دۆخی عێراق کردووە بە تایبەت قسەی لەسەر هەرێمی کوردستان کرد ئەم قسانەی تیکرارکردنەوە و جەختکردنەوە بوو لەسەر ئەو قسانی کە لە مانگی 5 2021 کردی کاتێکە لە هەولێری پایتەخت بە حزوری زۆربەی سەرۆکی هەر سێ دەسەڵاتەکەی هەرێمی کوردستان و سەرۆکی پارتە سیاسیەکان قسەی لەسەر دۆخی هەرێمی کوردستان کرد لە ڕووی دوو ئیدارەی و دوو زۆنی و بڵین هێزی حیزبی و لە ڕووی بە مؤسسات نەکردنی دامەزراوەکان و لە ڕووی ناتەبایی لایەنە سیاسەکان و لە ڕووی بێمتمانەی یعنی بە کوردیەکەی کە خۆی وتی ئەوەی ئێستا من ئەتانگرێنم کورد دۆست ئەو کەسێت گرێنێ یان قسە ڕاستیەکانی پێڵێ ساڵێک پێش ئێستام قسانی کرد دیسانەوە لە مەجلیسنی ئەمنیش جەختی لەسەر ئەم بابەتانە کردەوە کە تا ئێستا لە بری ئەوەی خەم لە چارەسەرکردنی کێشەخان بخۆن ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکان و دەستبادان و تونکردنەوەی ململانەکان و زەقکردنەوەی دوو زۆنی و دوو ئیدارەی لە هەرێمی کوردستانە خراپتر و خراپتر ئەبێ هەموو ئەمانە جۆرێک لە ڕژبینی بە قسەکانی بلاسخارتەوە هەبوو لەگەڵی شیاجەختی لەسەر بابەتی هەڵبژاردنەکان کردەوە بە مەرجێک هەڵبژاردنەکان دەرفەتی یەکسان با بە کۆی لایەنە سیاسیەکان کە ئەم قسەیە ئەوە هەڵ ئەگرێت کە لە ڕابردووە ئەو هەڵبژاردنانی کە لە هەرێمی کوردستانە کراوە دوو سیمای سەرەکی هەبووە کاک حەکیم یەک سیمای یەکەمیانەوەیە کە ئێمە بە پێنجشەممەشەوە کە پارتە سیاسیەکان لەگەڵ بلاسخارتا کۆبنەوە ئێمە ئەسڵ وایە یەکی دا ئینتخابات کرێ و لە وادەی یاسایی خۆی ئێمە لە 92 تا ئێستا هیچ ئینتخاباتی لە کاتی خۆیان نەکراوە بەداخەوە ئینتخابات ئێستا ئامڕاستە بەدەست حیزبەوە حیزب کەی بێوێ دەڵێ من ئەو تەوقیتەکەی بۆ من باشە ئەوەی بڕیارین بە دیاریکردنی انتخابات کەیشی بێوێ دەیان پاساوڕیزەکە بۆ دواخستنی کە ئەمە لە ڕابردووە لە 92 تا ئێستا هیچ وادەیەکی انتخابی لە هەرێمی کوردستانە نەکراوە کە ئەمە دەرخەری چییە؟ دەرخەری ئەوەیە کە انتخابات ئامرازێکە بۆ دیاریکردنی قەواعیدی لعبە یعنی ئامرازی ئەو گەمەیە کە ئێستا لە ڕابردووە یەکێتی و پارتی دیاریان کردووە خۆیان قواعیدی لعبەکە لە ڕووی قوانینی انتخابیەکەەوە ڕێساکەیەوە نیزامەکەیەوە ئەمانە لە ڕابردووە بە جۆرە دیاریان کردووە کورسەکانیان بۆ خۆیان گرتووە وەکو جۆرێک لە فاڵگرتنەوەش ینی پێشوەخت پێش لەوە انتخابات کرێ پارتی سیاسی ئەڵێ بۆ من 45 کورسیێنم یان ئەڵێ 56 کورسیێنم ئەمە لە نیزامی دیموکراتیە ئەمە جۆرێک لە فاڵگرتنەوەی ئاوا پێشبینی بۆ کورسی انتخابی بکرێت یعنی مەبەستەکەم ئەوەیە قەواعیدی لعبەکە و دیاریکردنی وادەکە وای کردووە گرفتی گەورە لە خۆی انتخاباتەکە هەبێ بۆیە بەشێکی سەرەکی قسەکانی بەڕێز بلاسخارتیش تایبەتە بە هەڵبژاردن کە ئێستا کۆبوونەوەکەی پێنجشەممە لەگەڵ 6 حیزبەکە تەوەری سەرەکیەکەی هەڵبژاردننی بەشێکی تایبەتە بە هەڵبژاردن بەشێکی تایبەتە بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و هەتا ئەمریکاش
باڵێزی ئەمریکا پێشەوەی کۆتایی بە وادەکەی تەواوبوونی ئەو وادەی یاسایی خۆی بێ لەگەڵ ڕۆژنامەنووسانە لە هەولێر کۆبووەوە لەگەڵ دیداری کرد لەگەڵ لایەنە سیاسەکانە جەختی لە قسەکانی بلاسخار کردەوە کە مەترسی گەورە لەسەر قوارەی هەرێمەیە و جەختی لەوە کردو پێویستەکە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پەیوەست بن بە دیاریکردنی وادەی هەڵبژاردنەوە هەڵبژاردنێک کە بتوانێت گۆڕانکاری بەرپا بکات. ئێمە لە 92 تا ئێستا هەڵبژاردنانی کە کراوە هیچی گۆڕانکاری ڕیشەیی نەبووە هۆی گۆڕانکاری لە سیستەم نەبووە هۆی گۆڕانکاری لە حکوومەت نەبووە هۆی گۆڕانکاری لە تێڕوانین بۆ ئیدارە و حکومڕانی. سوپاس دەکەم دەگەرم وڵات کاکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشت دەمەوێت سەرنجی بەڕێزیشت بزانم لەسەر کۆبوونەوەکەی پلاسخارد لەگەڵ بڵێن لایەنە سیاسیەکان کە پێنجشەممە بەڕێوە دەچێەوە سەبارەت بە و باز لەو مەترسیانەش دەکرێت کە ئایا لەسەر هەرێم هەیە چکە دە بۆ چون وایە ڕەنگەیەکی و پارتی پیان وایە بێ مەترسێک لەسەر قوارەی هەرێمەیە بۆ چوونی تریشەیە کە پیان وایە لەم بارودۆخ تەنها مەترسیەکە لەسەر دەسەڵاتی یەکێتی و پارتی و لەسەر بەرژەوەندەکانیان دروست بووە. بەنای خۆی بەخشندەی میرەبان زۆر سپاس بۆ بەڕێزی تا حەکیم بۆ بینەنانی کەناڵی ئاسمانی پەیام بۆ میوانە بەڕێزەکەتان زۆر سپاس خۆشحاڵم بەزارم لەم گفتوگوۆیە لەگەڵ ئەو برا بەڕێزە. ئەلبەتە مەترسی بۆ قوارەی هەرێم دروست نەبووە قوارەی هەرێم لەناو دەستوری هەمیشەی عێراق وجودی هەیە و ئەو دەستورش بە ئاسانی تعدیل ناکرێت تۆنەکانی تعدیل دەستوری هەمیشەی عێراق ڕێشونێکی زۆر جامیدە زۆر توندە بە ئاسانی تعدیل ناکرێت حتا ئەگەر بکرێتە ئیستیفاشەوە سێ محافظی هەرێمی کوردستان هەولێر و سلێمانی دووە دەتوانن ئەوە ئەو بەشێوە ئەگەر هەر 16 محافظەکەی عێراق ڕازی بن لەسەرەوە ئەدامە بابەتێکە بۆ ئیقلیم وەکو هەرێم مەترسی لەسەر قوارەی هەرێم نییە بۆ شێوازی کە بوت هەرێم هەڵەوە شێنرێتەوە ئللا بە حاڵەکاتێکان نەبێت کە ئەگەر هاتوو هەرێمی کوردستان خۆیان خەڵکی هەرێمی کوردستان ئێمە ئیقلیممان ناوێت و دەگەڕێەوە سەر نظامی محافظات وەکو محافظ تەعامل بکردن لەگەڵ بەڵا ئەو بابەتێکی ترە بەڵام بۆ کۆبەیەکەوە خەتەر بێت لەسەر هەرێمی کوردستان و خەتەرە لەسەر دەسەڵاتەکەیە لەسەر ئەو پارتیەکێتی کە ئێستا دەسەڵاتیان بەدەستیانی واتە ئێمە دەتوانین بڵێن لە ڕووی ممارەسەکردنی دەسەڵاتەوە لە ڕووی ممارەسەکردنی و سیاسەتانەیە کە ئەو پارتیەکێتی لە مودەی 30 ساڵی ڕابردووە کردووانە خەتەرەکە بۆ ئەمە دروست بووە نەک خەتەرەکە بۆ سەر ئیقلیمە دروست بێت کە ئەم ئیقلیمە لە ڕووی قانونیەوە حتا ئەسڵەن دروستبوونی ئیقلیمی هەرێمی کوردستان لە دوای ساڵ 92 ڕاپەڕینەکەەوە بوعدێکی ئیقلیمی بەهێزی کە بریتێت لە مادەی 688 ئەنجومەنی ئاسایش واتە ئێمە لە ڕووی دەولیەوە واتە لە ڕووی نەتەوە یەکگرتوەکانیشەوە ینی ئەم بابەتە بابەتێکی مەقبولە و ڕێگەپێدراوە کە تۆ ئەساسا وا دروست بووە ینی ئەساسەکەی وا هاتووە واتە هەرێمی کوردستان لەسەر بۆ عاملی سەرەکی دروست بە عاملێکی برێتی لە ڕاپەڕین و خەڵکی هەرێمی کوردستان هەڵ ساڵ ڕاپەڕینیان کرد و پاشان نەتەوە یەکگرتوەکان ئەنجومەنی ئاسایش مادەیەکی دەرکرد 688 کە یارمەتی دەرێکی گشتی بوو بۆ چەسپاندنی و هەرێمی کوردستانە کە ئێستا وجودی هەیە واتە ئێمە دەتوانین بڵێن خەتەر و مەترسیەکە لەسەر ئەساس لەسەر هەرێمی کوردستان نیە وەکو ئیقلیمێکی ناودەوڵەتێکی فیدراڵی لەسەر ئەو دەسەڵاتەیە ئەو ئیقلیم بەڕێوە دەبات واتە لەسەر بەرژەوەندەکانیان ئێستا دەبین لە بەغا چکارە ساتێکیان خۆڵقاندووە کە لەسەر سەرۆکۆمار ڕێک ناکەون دەبین لە هەرێمی کوردستان لەسەر نەوت و گاز و ئەو دەڵێ دەینێرەوە و دەڵێ لەسەر لاشیم نادەڕواتەوە و یعنی بابەتەکە بابەتێکی بۆتە بابەتێکی نێوان دوو هێزی سیاسی کە 30 ساڵە نەیانتوانیوە نەک هەرێمی کوردستانی خەون و مؤسسات و دامەزراوی بۆ دروستکەن بەڵکو هەرێمەکان دابش کردووە کوا مؤسساتەکانت کوانێ ئەو شتانەی کە بانگەشت بۆ دەکردن کوانێ لەسەر ئەساسی حیزبی بوون نەبوون مثلا پۆستەکان دابشی کوانی لەسەر ئەساسی کەفاعات و حکومەتی تەکنۆقڕات و چی شتان ئەنێ شتانەی هەمومان کوا ئەو شەفافەتێکە وجود وەکو گەندەڵی هەیە یعنی ئێمە دەبینین ئەوانە هەمووی کارەساتێکە دروست بوون لەبەرەوە دەبینین مەترسیەکە وەکو هەرێم لەسەر قواری هەرێمی کوردستان لەناو دەوڵەتێکی فیدرالیە مەترسیەکە بۆ سەر ئەوە نییە ئەمدەی بۆ سەر پارتیەکێتیە بۆ سەر دەسەڵاتەکانیان ئەو ممارەسە سیاسی حەڵەیە کە 30 ساڵە هەرێمی کوردستان بۆ ئاڕاستەی دەبات. بەڵێ ینی ئەوانەی کە ینی لە بارودۆخەکە نەگەیشتن ئەوانەی کە مەترسی بۆ سەر یەکێتی و پارتی ببەستنەوە بە مەترسی بۆ سەر هەرێم البته خوێندنەوەیە کە یعنی گەرسان لە پارتیەکێتەکان بپرسی دەڵێن مەترسی بۆ سەر پارتیەکێتی یعنی مەترسی بۆ سەر هەرێمێکی فیدراڵی بەڵام ئەمە یعنی خوێندنەوەیەکی هەڵەیە چونکە مەترسی دروستبوون بۆ سەر حیزبێکی سیاسی یعنی نا مەترسی دروستبوونە بۆ سەر کیانێکی سیاسی حیزبێکی سیاسی هەیە کە 30 ساڵە دوو حیزبی سیاسی کە 30 ساڵە ممارەسەی سیاسەتێکی هەڵاکەن بۆ هەرێمی کوردستان نەیانتوانیوە
بینای هەرێمێکی بەهێزکان کە لە دەستوری عێراقی هاتووە کە ئەم هەرێمە دەتوانێت خاوەنی دەستوری خۆی بێ خوا دەستورەکە ئەم هەرێمە دەتوانێت خاوەنی کۆمەڵە مواسسات بێت کە لەسەر ئەساسێکی باش بیناکرا بێ کوانێ مواسساتمان ئێمە دەبێت خاوەن یەک خاک بین زۆنی سەوز و زەرد ئەوە تا بلاسقار باسی کرد ساڵی ڕابردووە ئێستا لەناو ئەنجومەنی ئاسایشان دیسانە باسی کرد یعنی ئێمە دەتوانین بڵێ بە کورتی و پوختی ئەوانەی واجب دەکەنەوە کە مەترسی بۆ سەرپارتی وێکێتی یا ئەحزابی تریش مەترسیە بۆ سەرهێدەمی کوردستان بە هەڵەداچوو چونکەم حیزبانە شەرط نییە تا قەرەت قیامەت حکومدار بن لەکوێ حیزبی تر بێت و حیزبێکی ئەستا ئەکرێ حیزبی نوێ دروست بێ یعنی خۆ شەرط نییە تاکو قیامەت دێمە لەسەرم دو پێنج حیزبانێک کە ئێستا وجودان هەیە لەسەر ساحەکان لەسەرمانە بێت خۆ ناکرێ بڵێن پارتی وێکێتیەکە نەمانتر هەرێمی کوردستان نامێنێ خۆ حیزبی سیاسی ئەوە تا قیامەت بێ حیزبی سیاسی وەکو هەموو شتێک خاڵی گەشە و خاڵی دەستپێک و گەشە و نەشتنما و خاڵی هەرەسیشی هەیە لەبەرەوە ئەم تەسەوڕەتی وایە تەسەوڕێکی خوێندنەوەیکی ناواقعی نابابەتیانەیە بۆ ئەو ڕووداوانە کە ئێستا دەگوزێت لە هەرێمی کوردستان. باشە سوپاس دەکەم دوایی لەسەرەوە قسە دەکەین باسکردنیان لە ئەنجومەنی ئاسایش چۆنە لە ڕووی نێودەوڵەتیەوە ئایا ناتەوە یەکگرتوەکان خۆی توانێت فشار دروستکەین هەر قسەکردنە دەگەڕێ وڵات کاک چۆمان سەبارەت بە کۆبوونەوەکەی پێنجشەممە پێ وایە ئەوەندەی کاگداری سەرۆکی حیزبەکان بەشدارن لەگەڵ پراسخاتەوە دەتوانن لەسەر وادەیەک بۆ هەڵبژارن ڕێ بکەون اینجا هەڵبژارنەکە شەر لە مانگی دەدا ناکرێت بە بۆ چۆنی بەڕێز ئەوەی کە هەیە تا ئێستا ئێمە لە بەردەم هەڵبژارنی پەرلەمانە کۆمەڵی ڕێگری هەیە ڕێگری گەورەشن یەکێکیان ڕێگریشی قانونیە ویژەوەی ئێمە کۆمیسیۆنەکەمان بۆ وادەی یاسایی بەسەر چوە زیاتر لە 2 ساڵ و 6 مانگ زیاترە ماوەی یاسایان بەسەر چۆ ناتوان ئیشراف و هەڵبژاردننی پەرلەمان لە هەرێمە هیچ هەڵبژاردنێ بکەن چکە پێویستی بە دووبارە شەرعی پێدانەوە هەیە ئەمە ڕێگریشی قانونیە ئەمە پێویستی بڵێ پێویستی بە سازان و ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان هەیە و لەگەڵی چەند بژاردەیە بۆ کۆمیسیۆنەکە بژاردە هەیە یەکێکیان بابەتێکە کە ئەم کۆمیسیۆنەوە خۆی بمێنێتەوە بڵین سەرپەرشت لایەنە سیاسیەکان سەرپشتکرێن لەوەی کە لە گۆڕینی نوێنەکانی خۆیان کە ینی هینەکان وە خۆی بمێنێتەوە ئەو دابشکاری کە بەڵێ ئەو نۆژمارە خۆی بمێنێتەوە بڵێ لایەنێکی ترەوەیە کە پاڵپش بە 2010 دەرئەنجامەکان دووبارە محاسەسە و دابشکاریەکە دروست بێتەوە خاڵی سێمیش گریمانەیە کە ویشەوێ دادوەر ینی دادوەرەکانی ئەنجومەنی دادوەری قسە لەسەر بابەت بکرێت کە ئەمانە کۆمەڵە گریمانن پێویستی بە قسەکردن لەسەر مێز و ڕێکەوتن هەیە کە تا ئێستا بۆ ئەم بابەتە قسەی جدی نەکراوە قسەی ڕژد و جدی لەسەر ئەم بابەتەن نەکراوە ڕاستە لایەنەکان تا ڕادەیەک دوورتا نزیک قسەیان کردووە بەڵام بە شێوەی عملی ڕسمی قسە نەکراوە سەرباری ئەوەش کۆمیسیۆن کە هێتە سەر بابەتی هەڵبژاردنە وەڵێ بەس پێم بڵێ هەڵبژاردن کە 6 مانگوێ ئەمە قسەی وتەبێژ و قسەی بەرپرسانیانە لە ڕووی ئامادەکاری هەڵبژاردن لە یەکی دەکە سەرۆکی کێرێم دیاری کردووە ناکرێت ظاهریان ئەوەی کە سەیری ئەەکەین ئەستەمە لەو تەوقیتا بکرێت ئەستەمە لەو تەوقیتا بکرێت و لەگەڵی شیاکەیتە سەر بابەتی میکانیزم و شێوازی هەڵبژاردنەکە ئەوانە ئەمە بەپی یاسایە هەڵبژاردننی پێکرێ یاسای ژمارەی ساڵی 92 یاسای هەڵبژاردننی پەرلەمان ئەم یاسایە یعنی وەکو جستەیەک وایە گەربیش و بهێنین ئەوەندە پینەوە پەڕۆی پێوەیە کەڵکی ئەوەی نەماوە جارێکی تر بەم یاسای هەڵبژاردن کرێ چکە 7 جار هەموار کراوەتەوە و یاساکە و ئەنزیمەکانی و شێوازی دانانەکەی عوامیل و هاوکار بووە بۆ ئەو ساختەکاری و تەزویرانی کە لە ڕابردووە کراوە بۆیە ئەم یاسایە پێویستی بە فۆرمەلە و پێویستی بە هەمواری هەیە بۆی بتوانین هەڵبژاردنێکی گونجاو لە هەرێمی کوردستانە بکرێت چ لە بابەتی بازنەکان چ لە بابەتی تۆمارەکە ئەنی ئەمانە کۆمەڵی بابەتی تەفاسیلین کە ناکۆکی جیاوازی هەیە لە نێوان لایەنە سیاسیەکانە ئەمەش دیسانەوە پێویستی بە ڕێکەوتنی لایەنە سیاسیەکانی و کە من پێم وایە ئەمەش یەکێکی ترە لە ڕێگریەکان کە بڕیار وایە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەیانی لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکانە بۆ ئەم بابەتە کۆ بێتەوە کە چۆن میکانیزمێ دابنێن دەرەچەیەک بۆ ئەم بابەتە دۆزنەوە بەڕێز پێنجشەممە حیزبەکان لەگەڵ پراسخات ڕێک دەکەون لەسەر وادەیەکی تر بۆ هەڵبژاری پەرلەمانی کوردستان سنیاریۆکان چیە ئەوەیە ساڵێک درێژ دەکرێت تەمەنی پەرلەمان 6 مانگە چەند ینی خۆی لە ڕاستیە ئەسڵ وایە انتخابات لە کاتی خۆیان بکرێت ینی ئەم دەسا و دەستکردن و یاریکردنە بە وادەی انتخابات مەحزەلەیەکە بەس لە هەرێمە هەیە تەسەور کە لەو عێراقی کە هەنێکا دەم دەسەڵاتی ئێمە گاڵتە بە عێراقەکەنەوەوانە هیچ وادەیەک هیچ انتخاباتی لە 2023 دوانەکەوتووە لە تەوقیتی خوا ئێستاش ئێمە بێت انتخابات بینەوە دەست قەدەری لایەنە سیاسیەکان و مەزاجی ئەوان و ئەمە ئەوەی کە گریمانەیە کرێت تا ئێستا ظاهریان کۆمەڵی ئۆپشنات هەیە
ئۆپشنەکەی بکرێتە مانگی سێ ئەو قسانە ئەکرێت ینی بەڕسمی نەکراوە بەس باس ئەکرێت لە مانگی سێ یان مانگی شەژ ینی کۆمەڵی قسە ئەکرێت بەڵام بەڕاستی ئەم بابەتە تا ئێستا بە شێوەیەکی ڕسمی لەسەر مێزی گفتوگۆ لە نێوان لایەنە سیاسیەکان و هەتا لەسەر ئاستی فراکسیۆنەکان لە پەرلەمانە کە تەمەنی فەرمان درێژ دەکرێتەوە ئەوەی کە من ئەزانم هەڵبژاردن لەو تەوقیتەی کە سەرۆکی هەرێم دیاری کردووە هەڵبژاردن ناکرێت بە هیچ جۆرێ ناکرێت چکە هەم ڕێگری فەنی هەیە هەم ڕێگری قانونی هەیە هەم دووری 5 مانگی ماوە کەواتە تەمەنی خۆی درێژ دەکاتەوە ئەگەر بڕیار 5 مانگی ماوە 6/11 یەکەم کۆبوونەوەی کردبوو 6/11 2010 بەڵێ بێگومان ئێستا 6/11 بەسەردەچێت جا ئەمە ئەکەوێتەوە سەر ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان هەندێک گریمانی تر هەیە لە بابەتی دەست لە کارکێشانەی بەشێکی پەرلەمانتارەکانی فراکسیۆنی زۆرینە ئەوانە کۆمەڵە قسە هەیە لەباری دەستبادانی یەکێتی و پارتیایە بەڵام ئەمە هەڵەگرین بۆ ئەوەی کە ئێستا فشارێکی زۆر دروست بوو لە سەراسی نێودەوڵەتی لە سەراسی ناوخۆیی کە ئەبێت یەکێتی و پارتی و لایەنەکانە سەرم بابەتانە ڕێبکەون ئەبێ ڕێبکەون و ئەم ڕێک نەکەوتنی لایەنە سیاسیانەش ئامڕازێکە یان هۆکارە بۆی ئێستا نەوعەنما پەرلەمان زۆرێک لە پەکەوتنی پێوە دیارە ینی هەر ناوێرن بەڵێ هەر ناوێرن کۆبوونەوە بکەن بۆ چکە پێیان وایە یەکسەر بابەتی انتخابات دەخەن ناو ئەجەنداوە چکە دیاریکردنی وادەی بڵین کۆبوونەوەی پەرلەمان لە دەسەڵاتی سەرۆکی پەرلەمانایە بەڵام ئەجەندای کۆبوونەوەکە بە زۆرینەی دەستەی سەرۆکایەتی بێ ئێوازە حەدوان لە دەستەی سەرۆکایەتی وازەحە لە چ ڕەوتێک و لە چ بەرەیەکایە لەم گەمەی کە تایبەتە باڵبژاردن و بابەتی کۆمیسیۆن و ئەمانە بۆیە جۆرێک لە ئەبێ تهدیئەی ئەم دۆخە بکرێت بۆی لە نێوان مەبدەئی زۆرینە و سازانە لایەنێک پێی وایە ئێستا بە زۆرینە ئەوێت ئەم بابەتە تێپەڕێنی و لە ڕابردووە زۆر قسەیانە سەرمە کردووە و هەتا سەرۆکی فراکسیۆنی پارتی کۆنگری ڕۆژنامەوانیان کرد چەمکی زۆرینیان زۆر بەکارێنا و کۆمەڵی دەستەوانە بەڵێ بێگومان ینی لە بەرامبەر ئەمە ئێمە لە چەمکی سازان و ڕێکەوتنمان هەیە لە ڕێکەوتنی یەکێتی و گۆڕان لە ڕێکەوتنی پارتی و گۆڕان لە کارنامەی فراکسیۆنەکان لە ڕێکەوتنی سەرجەم سەرۆکی فراکسیۆنەکان لەگەڵ دەستی سەرۆکایەتیە ئەم بابەتە بێ بە سازان و ڕێکەوتن بێ ئەگەر ئەمە نەکەین لێکتەرەزانی گەورەتر دوورکەوتنەوەی گەورەتر دروستە بێ بۆیە دیسان هەرچینەوە سەر ئەو نقطەی کە بەیانی ئەبێت ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان بڵێن پێنجشەممە دوو بەیانی دەکرێت وادەیەک دیاری دەکرێت پێ وایە من بەڕاستی نازانم ئەو بابەتە چکە جا نازانین تا ئێستا هەیە سەرۆکی حیزبەکانی شکەسیەکەم بەشدار خاوەن قەرارەکان یان خۆت ڕەنگە دابەزێ بۆ ئاستی خواردتر بلاسخات ئێوێ لەگەڵ سەرۆکی حیزبەکانە کۆبێتەوە ئەو خۆی مەبەستێتی لەگەڵ سەرۆکی حیزبەکانە کۆبێتەوە جا نازانین سەرۆکی حیزبەکان پاساویان نەبێ بۆ ئامادە نەبوونیانیان بەپەرۆشەوەم بۆ ئەم بابەتە بەڵام کاک حەکیمیانی نقطەیەکەیە زۆر گرنگە ئەم بابەتە زۆر مەطلب باسیکەم زۆر بە کورتی ڕاستە ئەو قسەی کە ئەوترێت مەترسی گەورە لەسەر قەوارەی هەرێم هەیە ئەم بابەتە هەندێک کات ڕێیەک وایە ئەمە بە قسەکردنی بلاسقار قسەکردنی کۆمەڵێک کاستی سیاسیە لە هەرێمی کوردستانە ئەم قسەی ئەچێتڵێ ئەچێتە ئاوی ئەچێتە ئاشەکەی بەشێک لە دەسەڵاتدارانی هەرێمەوە بەڵام بەڕاستی لەسەر هەرێم ئێمە لە 2007 لە دوای ڕیفراندۆمەوە ئەم هەرێمە مەترسی هەیە لەسەر مەترسی لە کۆمەڵی ئاستا یەکیان لە کە بچووکردنەوەی پێگەی لەسەر ئاسی نێودەوڵەتی لە ڕووی دیبلۆماسیەوە لە پارتی دروستیان نەکرد لە ڕووی بێگومان یەکێتی و پارتی مەترسی گەورن بۆ یەک ڕێزی بۆ قەوارەی هەرێم بۆ ئەو ڕیفراندۆمی کە بەڵایەک بوو بەسەر هەرێمی کوردستانە هات و ئەمێ ئەو بڵێم کاک حەکیم ئەم مەترسیانە ڕاستە لە ڕووی بوقعەوە لە ڕووی جوگرافیەوە لەسەر خودی قەوارەکە وەک ئەوەی برای بەڕێزم لە باسی کرد بە پێی دەستورەکە و قەوارەکە ئەمە سیستەمێکی فیدراڵین بەڵام لە کۆمەڵی مەجالاتە مەترسی گەورە هەیە یعنی لە دیارترینیان ئێستا قسە لەسەر چەمکی بە میلیشیاکردنی پێشمەرگە ئەوانەیە کرێ چەند جارێکە لەسەر ڕوتی سەدر و ئەوانە ئەمە وەلەگەڵیشە ڕاستە زۆرینی لەگەڵ پێک بێنێ ئێمە هاوارە شەرمەتەسێکە پارتی دووسینە ئەو ڕوتەی کە پارتی دەسیە پێی بۆ حکوومەتی زۆرینە لە عێراقا پێم وایە سەرباریەوەی ماڵی شیعی لێکترازان کردووە مەترسی گەورەشی لەسەر بۆ نمونەوە هێرشانی کە تۆ ئەو هێرشانی کە لە بەرامبەر هەولێرە کرێت یعنی ئەمە پێتان وایە پەیوەندی بە چیەوە هەبێ پەیوەندی بەو ڕەوتە سونیە هەیە کە لەگەڵ ڕەوتی سەدرا لە بەرامبەر حکوومەتی زۆری ناپەی ڕەوی کرد ئەمە بڵێم مەترسیەکە ڕاستە لەسەر قەوارەکە نییە بەڵام لەسەر تۆ سەرنج بە کاک حەکیم بەم بابەتە گەر بکرێت دوایی باسیکەین بابەتی قەراری مەحکەمەی اتحادیە کە چۆن هاوڵاتیانی زەرەکەن لەم نێوەندا دەگەرم وڵات دکتۆر سەبارەت بە و باسکردنەی بڵێن نوێنەری دەتەوێتەکان لە هەژدەیمان کە باسی حکومڕانی پارتیویکێتی کرد بە خراپە ئەمە چۆنە لە ڕووی نێودەوڵەتی و کاریگەریە یاخود نەتەوەیەکتوەکانیش دەتوانێت فشار دروستکە یاخود تەنار قسەکردنە یاخود لە هەڵبژاردن دەتوانێت یارمەتی هەرێمی کوردستاندا؟
کا حەکیم پێشەوەی بەڵای پرسیارەکە دەمەوە حەزەکەم بێت شکەمە سەر ئەوەی کە بوونی کەمەوە کە فعلەن مەترسی بۆ سەر خەڵک و دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە وجودی هەیە وەکو ئەوەی کە هێزە سیاسیەکان وەکو حەشد شەعبی وەکو هێزە ئەقلیمیەکان و ئەو مشەوەرانەی کە ئێستا کراوە هەرێمی کوردستان و لە ڕابردووەم باسی وشم کردو ئەوانە خەڵکی لێ زەرمەند دەبێت بەڵام وەکو بەڵێ وەکو پارچەوەیەکی فیدراڵی لەناو دەستوورە وجودی هەیە مەترسی لەسەر فیدرالیزمی هەرێمی کوردستان کاتێک دروستە بێ کە تعدیلی دەستور بکرێت دەستور بڕیار بدا ئەو تعدیلە بڕیار بدا کە ئەم ئەقلیمە هەڵبۆشێتەوە بەڵام ئایا بڕیارەکانی پەرلەمانی عێراق بڕیارەکانی حکوومەتی عێراق هەوڵەکانی دادگای اتحادی بڕیارەکانی کاریگەری سربی نابێت لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو هەنگاوە سیاسیانە ئەو هەنگاوە ئابوورانەی کە دەنێت بەڵێت دەبێت ئەگەر بێت و ئەبوو ئاراسی بێت کە ئێستا وەکو بینیمان لە دەرکردنی بڕیاری دادگای اتحادی بۆ سەر نەوت هەرێمی کوردستانی وەکو بڵێ مشەوش کردووە کە ئەگەر بێت و بۆ ئاراسی ئیشکا کە ئێستا دەبینین مەسەڵەن حکوومەتی عێراقی خەریک هەنگاوەکان بکاتە عەمەلی کە داوا لە دەوڵەتانە کات کە نەوتەکە نەکرێت کە داوا لە کۆمپانیەکانە کات کە نەوتەکە هەرێمی کوردستان نەکڕن و لەگەڵ عقد لەگەڵ نەوتی عێراقیە کامانە کۆمەڵێک گرفتن سەرێشەن کە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست بووە بەڵام دوجار ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە پارتیەکێتی بەڕێوەی دەبن و مەترسیەکە ئەوان دروستیان کردو بۆ هەرێمی کوردستان کە نەیانتوانێت چوارچێوەیەکی یاسایی تۆکمە بۆ نەوت و غاز بۆ دەسەڵاتی هەرێمی کوردستان بۆ مامەڵەکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بەدەست بێن و خەڵکیش لە سیاسەتی هەر پارتیەکێتی زەرمەند بووە و زەرمەندیش دەبێت و بینیمان ئەو کۆمەڵە موچە بڕین و پاشەکەوتە و موچە نەدان و ئێستا مانگی شەشە هێشتا خەڵمانی تازە موچە ئەوانەی کە متەقاعدین موچەی مانگی چوارە وەرگرتووە بەرحاڵ دێمە سەر پرسیارەکەی بەڕێزم فعلا بلاسخان و نەتەوەیەکگرتوەکان لە هەرێمی کوردستان ئەو دەسەڵاتیان نییە کە بێن بڕیار بدەن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بڕیار بدەن بۆ پارتە سیاسیەکان و نەک لە هەرێمی کوردستان لە بەغایشە بەڵام ئایا ئەمانە وەکو بڵێ تەسیراتی سیاسیان نییە لەسەر گۆڕەپانەکە بەڵێ تەسیراتیان هەیە بۆ نمونە من پێ دەڵێم کاتێکە دەستوری عێراقی نووسراوەتەوە نەتەوەیەکگرتووەکان ڕۆڵێکی گرنگیان بینیوە لە سیاغەکردنی چەمک و دەستەواژەکانی دەستورەکە و لە کاتی آخر شتی کە تعدیلی قانونی انتخاباتی عراقی کرا و ئەمە بژاردنێکە بۆ شێوازێک بوو کە بینیمان بە فرەبازنەی و لەسەر ئاستی تاک ئەمانەدا بەشکرا بوو ئەمە نەتەوەیەکگرتوەکان سیاغەی کرد و دەستی تێدا هەبوو و لەم جۆرە تەکنیکیانە و دەسەڵاتی هەیە و نەک دەسەڵات با بڵێن ئەدڤایس دەدا و کوڕێن نمونی دەدا وەکو بڵێ پێشنیارەخە و دەخاتە بەردەستیان وەدەیە گەڵاڵی بکە لەگەڵیانە و فۆرمەلەی بکە بووە و ئەمە پێشنیارانش لە چوارچێوەیەکدا دەبێت کە نەتەوەیەکگرتوەکان خۆی ڕەنگڕەژی بۆ دەکات و بلاسخان پێم وایە نەتەوەیەکگرتوەکان ئەو دەسەڵاتیان نییە بن لە هەرێمی کوردستانە بڵێن ئێوە انتخابات بکەن یان نەیکەن یا ئەگەر نەیکەن وا دەکەین ئەمە دەکەین بەڵام ئەوان دێن کۆمەڵێک خاڵ دەخەنە بەردەستی هێزە سیاسیەکان دەڵێن ئەگەر بێت انتخاباتکە من بەلام و ڕۆم باشکرایە کە باسخان بە هێزە سیاسیەکان دەڵێت كم باش انتخابات كانت يقول لك انا قالوا انتخابات كان انتخابات وديمقراطي باشا وازادي باشا وبربجي فرصه كدان باشا اگر انتخابات كله وجه قرانكاري سياسي دروز بيتو ناو تشك بي سي بو قرانكار لبردن قرانكاري جوره دايو ام بابتا گشتيانه باسكادو حول داج جز سياسي كان ليكون زكاتو بوي كوا فعلا بيروبوشن كان بودروز بهش نبل سر ميزه كوبنو يميزا حتى كو سامي زن ميزه كونبنو كباسم بشانه وأما بلاسخات ما بيتنا خلاص الشيء بم أراسي قصة بلام لبشتي بردي شوا يعني جمانة يعني كلا تتوانت مثلا كاريجري هذا السياسي كان هرب كل سنة شيء بس روابط وشونك أوان خوان برجواندي نتيجة كتوكان خوان برجواندي ودولتان كر خوان برجواندي رسالة كيسارية ويا باشا قربته دولتان زلهيس بيانه تأثيرات السنة بارتي ويكيتي يعني حكومة هرب كل سنة أحزاب هرب كل سنة دولس كان بۆچی لە ڕێگەی نەتەوەیەکگرتوەکان نێرەکەن بۆچی سەفیری ئەمریکا ناتوانێت لە بەغاوە بۆ یاد بێت هەرێمی کوردستان و فشارەکە دروستکە بۆچی نەتەوەیەکگرتوەکان پێویستی بەوە نییە کە هێزێکی سیاسی وەکو بەریتانیا یا دەوڵەتێکی وەکو فەڕەنسا بڵێن ئەندام هەمیشەیەکانی ئەنجومەنی ئاسایش نوێنەری خۆیان بدەن بۆ لای حکوومەت هەرێمی کوردستان و بڵێن ئەگەر نەیکەن ئاوا دەبێ و ئاوا دەبێ ئاوا دەبێ با ئەتوانن ئەوان فشاری خۆیان کەن بەڵام ئەمە با پێ دڵێم کاک حەکیم بۆ بینەرانش بزانن
ئێستا نەتەوەی گرتوەکان تووشی قەیرانێکی گەورە بووەتەوە لە ڕووی کارکردن و لە ڕووی و ئەو ئەزمەیە کە لە ئۆکرانیا هەیە جیهان سا سەرقاڵی ئۆکرانیایە یعنی هەرێمی کوردستان انتخاباتکان نێکا بۆ ئەنجومانی ئاسایش گرنگێکی وتۆنی بابزانی ئێستا ئەنجومەنی ئاسایش خۆی کەوتۆتە ژێر پرسیارەوە پێنج ئەندامی هەمیشەیی هەیە یەکیان کە رووسیا هەیە رووسیا لە دەرەوەی بازنەکانە ئەتی لە قەیرانێکی گەورەیە باز لەوە دەکرێت کە سیاغەی ئەرک و فەرمانەکان نەتەوەی گرتوەکان بکرێتەوە ئەو جیهان خەریکی ئۆکرانیا نەتەوەی گرتوەکان خەریکی ئۆکرانیایە بلاسقار کەوتارێکی دا و چەند دەقێ باسی هەرێمی کوردستانی کردەوە باش نیم بۆ هەرێمی کوردستان خراپ بۆ پارتیەکێتی بەڵام لە هەمان کاتە ئەولەوێتی کاری ئەنجومەنی ئاسایش بریتینە لە هەرێمی کوردستان ئەسڵەن بریتینە لە عێراقیش عێراق لە هەرێمی کوردستان گەورەترە و کێشەکە قوڵترە ئەگەر بێت و گرنگتر بووە بۆ ئەو خۆ ئەوە چەندمان لە بانکیەوە انتخابات کراوە ئەنجومەکان دەرسەوە پرۆسەی سیاسی لە عێراق نەکردو سەر پێخۆ ئەگەر بێت فشارەکە لێوە دروستەکان بۆیە ئەم دەورەی بلاسقار دەنوێنێت هەنگاوێکە بۆ جموجل خستن ناو پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بە ئاراستەی کردنی هەڵبژاردنە و ڕێنمونی پێشنیار خستن بەردەست و جۆرێکە لە کۆبوونەوەیەکی ئامۆژگاری بۆ پارتە سیاسیەکان لەسەر مێزێکی گفتوگۆی داخراوەکو خۆی وتوێت. بەڵێ زۆر باشە دەگەرم وڵات دکتۆر کاک چۆمان بیست باسی مەترسیەکان بکەیت ئەو مەترسیانەی کە وڵاتانی تریش بڵین باسی دەکەن و جگە بڵین لە هەڵبژاردن و ناکۆکی لەسرە سەر و کۆمارە دوو زۆنی هەیە ویست باسی بیرارەکەی دادگای فدراڵیشکەی کە ئەمڕۆژ سەرۆکی حکوومەت لە داڤۆس وتوێتی بیرارەکە سیاسیە و جێبەجێشی ناکەن. ئێمە لە دوای دەرچوونی بڕیارەکەەوە دەسەڵاتدارانی هەرێم دوو دەستەواژە زۆر بەکارێننەوە ئەم بڕیاری مەحکەمەی ئیتیحادی بڕیارێکی نادەستوریە و بڕیارێکی سیاسیە و ئێمە جێبەجێ ناکەین ئەمە نەک دەسەڵاتدارە سیاسیەکان یعنی شۆڕ بۆتەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان بۆ سەرۆکایەتی هەرێم هەتا لە دوایینیانە بەیاننامەیەک بە ناوی ئەنجومەنی دادوەری و دەرچووە بەبێ ئەوەی کەس ڕاوێژی پێ بکە بەبێ کەس داوای لێ بکە بەیاننامەیەکی دەرکردو بۆ ڕای عامەڵێ ئەمە ئەوەی کە یاسای نەوتوگاز و فرۆشتنی نەوت لەلایەن حکوومەتی هەرێمەوە یاساییە کە ئەمە لە دەسەڵاتی ئەوان نییە بەڕاستی هی ئەنجومەنی دادوەری ڕەبتی بەوە نیە لە ڕووی ئەوە ئەم ڕادانانی کە نەک ئەنجومەنی دادوەری کۆی سوڵتاتی هەرێم کە ئەیاد لەسەر ئەم بابەتە سەربارێەوەی کە قووەتی یاسایی نیە خزمەت بە پرۆسەکەش ناکات من ئەزانی ئەم بابەتەی قەرارەی مەحکەمەی ئیتیحادیە گەر بیش و بهێنی لە ڕاستیە بە دڵخوازی ئێمە بە یاخودنا لە ڕاستیا وەکو گولەیەک وایە ها فیشەکێک چۆن دەرئەچێ لە هینەکە گەڕانەوەی نییە ئەم قەرارەی مەحکەمەی ئیتیحادی گەڕانەوەی نییە بۆ پاساوە یان بۆ مبەڕیرەی کە خەڵکێک پێی وابێ ئەم قەرارە هەنگاو نەدراوە جێبەجێکردنی ئەمە بە هەڵات چووە ینی ئێمە لەو بەروارەی کە قەرارەکە دەرچووە وەزارەتی نەوت بەردەوام لەسەر خەتە کۆبوونەوەی وەرکشۆپی کرد بە کۆمپانیای نەوتی باکوور و کۆمپانیای سۆمە و لەگەڵ وەزارەتەکەیە لەگەڵ حکومەتە نوێنەرانی حکومەتی هەرێمی کوردستانە کۆبووتەوە ینی ئەو هەنگاوانەیە ئەمێ باسی کەم دوایینیان بۆ نمونە داوای کۆمپانیای سۆمە بەیاننامەی دەکردووەڵێ ئەو دوو کێڵگەنەوتێ لە 2000 لە ڕابردووە کە خورمەڵە و هین کۆرمۆر کە غاز و نەوتە ئەمە بە سکاڵای تۆمار کردووە و دەستی بەسەراگیراوە بە هێزی عسکەری و ئەمنی و لەگەڵیش دوایینیان حکوومەتی عێراق گرێبەستێکی ڕایبەشکاری لەگەڵ کۆمپانیای هامڵتۆ ناکردووە بۆ مەسایلی ئەو گرێبەستانی کە لە ڕووی قانونی لە ڕووی دەولی بزانن چۆن ئەتوان دەرەچێت بۆ ئەم بابەتە بدۆزنەوە و لە دوایین هەنگاویان کە ئەمڕۆ دوێنە بووە وەزیری نەوتی عێراقی لەگەڵ قونسڵی تورکیا قسە لەسەر ئەم بابەتە ئەکا ئەمە نێتی دەرخەری نێتی حکوومەتی عێراق لەسەر ئەم پرسە من ئەزانم ململانەی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق ئامرازە بۆ تەسریعکردنی ئەم بابەتە بەڵام ئەم بابەتە لەبری ئەوەی سەرۆکی حکوومەت و دەسەڵاتدارانی هەرێم و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە بەداخەوە عەرابی نەوتە لە مەوزوعی نەوتە و ئێستاش باسی مەوزوعی غازەکە کە ئێمە غازمان نییە خەڵک هاوڵاتیان بیکڕە لە هەنێک کاتە قەیران دروستە بێ و باسی ناردنە دەورەی غاز بۆ وڵاتان و ئەوانەیەکەن ئەم مەوزوعە ینی بابەتێکی یەکجار هەستیارە دەبری ئەوەی بێن لەگەڵ حکوومەتی عێراق ڕێبکەون دانیشن سازشکەن گفتوگۆ بکەن لە پێناوی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە لە پێناوی خەڵکە ئەم بابەتە ینی عێراق دەوڵەتە ڕاستە سیادەی ئەوانی لە کۆمەڵی حاڵەتە پێشەی لەکرێ ئەوانە بەڵام لەسەر ئاسی نێودەوڵەتی دەوڵەتانی دنیا تەعامل لەگەڵ عێراقاکەن هەتا ئەگەر عێراق بیەوێ ینی ئێستا سکاڵا تۆمار کراوە بۆ مەوزوعی ئەو 200 ملیارەی کە ئەنێرێ گریمان حکوومەتی عێراق لە دەستبادان و ململانی ئەم بابەتەیە ئەو قەتعی ئەو 200 ملیارەی کرد گریمان حکوومەتی عێراق
مزاحمەی کۆمپانیەکانی کڕینی نەوتی کرد ئەوان پاشگەز بوونەوە و نامەشی بۆ بێگومان نامەشی نردووە لەگەڵ حکوومەتی مامەڵان بێگومان ینی وای لێت ئەمە چی هەزارمەند دەبێت ڕاستە کاستە سیاسەکەی کە بریتە لە یەکێتی و پارتی زەرمەندە من لە کۆمەڵی مەسائیلا و بچووک بوونەوە و بەڵام هاوڵاتیانی هەرێم کە ئێمە بە خەمی سەرەکی ئەزانین ناکرێت لە ململانیانە باجەکەی قوربانیەکە هاوڵاتیان و دانیشتوانی هەرێمی کوردستان بیە ینی ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو نەبێ ئیمکانێتە لە ڕووی تەعاملکردن لەگەڵ نەختینە و داهات و ئەوانە ئەوە ناشەفافە ینی دۆخێکی دروست کردووە پشت بەستنی ئەستوری بۆی کە لە 30 ڕۆژارێک موچەبات پشت بۆ 200 ملیارە بەسێ لە کاتێکە نەوت بە 30 دلار بوو هەر ئەمە قسەیەتی نەوت بۆ بە 100 دلار هەر ئەمە قسە ئەکاتەوە ینی مەبەستمە بڵێم ئەو دەستبادان و ململانیانی کە لە بینی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمە تایبەت بە یاسای نەوت و گاز بەردەوام من بڵین ئێمە جێبەجێ ناکەن لە ئەستوری چی ڕوودا بە کورتی بێ سوپاس دەکەم پێم وایە حکوومەتی عێراق هەنگاوی تونتر ئەنێ لە بابەتی دعوە تۆمارکردن لەسەر کۆمپانیەکانی نەوت لە بابەتی ئەوەی کە کۆمپانیەکانیش ینی ئەگەر قەراری مەحاکیم و ئەوە هەبێت وەکوای لێ ئەم نەوتە تەهەڕووبی پێکرابێت ینی بە شێوەی قاچاق برابێ ینی ئێمەش حەزەر دروستەکە بۆ کۆمپانیەکان لەوانەیە هەنێک کۆمپانیا هەبێ بە شێوەی قاچاق بە بازاڕی ڕەش بیکرێتەوە نرخەکەی کەمتر دەبێتەوە ینی ئەمە بڵێم ئەمەی کە ئێستا هەیە ڕاستە بلاسخاردیش باسی دیسانەوەڵێ ئێوە پێویستەکە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیش لێکتێگەشتنیەک هەبێ بۆ ئەم بابەتە تا ئێستا دەرگا داخستنەکە لەلایەن حکوومەتی هەرێمەوە هەتا ئەوەیەکی کە باسەکرێت ینی سەرنجی گفتوگۆ و تەسریحەکانی وەزیری نەوتەبی لەم نێوەندا ینی زیاتر هەست بە بەرپرسیارەتیەکە بەرامبەر بە هاوڵاتیان هەرێمی کوردستان زیاتر وا دەرەکەوێت بە پەرۆشە بۆی ئەم بابەتە وا نەکەوێت کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زەرمەندن بەداخەوە تا ئێستا پارتی و یەکێتی و بە تایبەت پارتی یان درک بە مۆزوع ناکات یان بابەتی داهاتی نەوت ئەوەندە خۆشگوزەرانی بۆم حیزبە هێناوە ینی چاوی پەسراوە لە بەرامبەر ئەو مەترسیانەی کە دەرحەق بە هاوڵاتیانی لە ئاکامی ئەم بڕیارە ئەکەوێتەوە ئەم بابەتە درەنگ بەیازوو ئەبێ حکوومەتی عێراق ئەم هەنگاوانە بنێت یعنی ئەمە بەدڵمان بە یاخود نا بەڵام گرنگە بە بەرپرسیارەتێکی گەورەوە پارتی و یەکێتی و حکوومەتی هەرێمی کوردستان مامەڵەیەکی تەندروست لەگەڵ ئەم بابەتە کات یعنی ئەمە یاریکردنە بە مقدراتی ئەم خەڵکە و بە چارەنووسی ئەم خەڵکە سوپاس دەکەم بەڵە بینیرانی بەڕست ناوبڕێی کورت و دەگرینەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانن و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرەداگیرسێنە کات ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە
پەیامێکی لە یاد نەکراوە. هەموو شتێک تەواوە. گوڵە بە ڕۆژە زۆر باشە، ئێستا لەسەر ڕێگای کڕین. زانە و دوکانە گوڵە بە ڕۆژەیەیە. شێرکۆ نەبێ نەیێنی. گوڵە بە ڕۆژی شێرکۆیان نەبوو. گوڵە بە ڕۆژەی شێرکۆیە؟ بەڵێ. هەر تامەکەی جارانی هەیە. گوڵە بە ڕۆژەی شێرکۆ بە چامە خۆشەکەی جارە. لەگەڵ گوڵە بە ڕۆژەی شێرکۆ سەیرانەکەمان جوانتر بووە. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم. دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوە حافیزەیە. ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقی بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت. دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت، بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دێنرێت. دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم. دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بڕست. دکتۆر ئیبراهیم سەبارەت بە بڵێن حکومڕانی پارتیویشتی کە بەڕێزووتە ئێستا لە سەراسی نێودوڵەتی بەخراپە باز دەکرێت، ئەمەوای کردووە کە پشتیوانی نێودوڵەتی بۆ پارتیویکێتیش کەم ببێتەوە. ئەگەر بەدیلێکی ڕاستەقین هەبێ گۆڕانکارێک دروست بکرێ قوڵاڵبژارنی داهاتوو کەوان بە دوا دەرفەت ناوی دەبن گۆڕانکاری دروست بکرێ؟ حکیم لە یەک نمونە بۆ گەرمەوە لە دوای ڕێفراندۆم تۆ بارودۆخان بە سەرێنی کوردستانەوە پارتی پێشێتی بەگوێی هێزە سیاسی نێودوڵەتەکان نەک بۆ مدەی تقریباً نزیکەی مانگێکی ڕۆژێک هێزە نێودوڵەتەکان بە تایبەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا چاوەڕێی کرد بزانێت کوردستان چی دەگوزارێت چۆن دەبێت چونکە پارتیەکێتی دەستگوێ هەروەها دەرگای پەیوەندیەکانی کوردستان داخستە بە جۆرێک بوو کە فعلەن چاوەڕێ دەکرێت کە هێزێکی هەڵێن ئەو هێزە سیاسیانەی کە لەسەر ساحەکە بتوان گۆڕانکاریێک دروست بکەن و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە چاوەڕێیدا بوو بە ڕوای من فەرقی واژە بەس من وای بۆ دەچم کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا چاوەڕوان بەڵام کە بینیان بارودۆخەکە بۆ ئاراسیە دەڕوات و فعلەن ئەمان دەستبەردار لە سەڵات نابن هاتن بارودۆخی گۆڕان دیسانەوە گەڕانەوە وەکو گیریکردنی پارتیەکێتی. ئەلبەتە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و بریتانیا بە تایبەتی دوو وڵاتێک کە کاریگەریان لەسەر ئاستی عێراق و ناوچەکە بەڕاستی دەستبەردار تا ئێستامان بەرژەوەندێکی ئابەشیان لەگەڵ هێزە سیاسیە. بەڵام ئەوەش ئەوە ناکات کە تەر نەگەهات و بەدیلێکی حەقیقی هەبێ و هێزە سیاسیەکان بتوان لە مەیدانەکە زۆرێک مامەڵە بکەن کە بەدیل خۆیان فەڕح بکەن. پێم وایە گۆڕانکاری دروست دەبێت و هێزە سیاسیەکان بازانی ئەمڕۆ کە ئاماژەن پێکەتەکان بە زۆرێک بە زۆرەکان مەشغەڵەتی گەورەی جیهانی هەیە و خودی خۆی خودت جێت پرسیانەوە ناتوانێت کۆمەڵە کاریگەری دروستکە ئەوەی کە کاریگەری دروستەکان بریتێ لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەدەستخستن ناو کاروبارەکانیان بەدەست خشانەوە ئەگەر وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەست بە بارودۆخە بکشێنەوە پێم وانییە وەکو ئەفغانستان کەمتری لێ بێت. ئەگەر دەتوت بینیمان لە ئەفغانستان کە چۆن وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کشایەوە هێزەکانی ترسانەوە لە ئەفغانستان بینیمان چۆن ئەو دەسەڵاتی کە لە 2001ەوە دروست کرا بوو لە 20 ساڵا دروستکە لە مدەتی 20 ساعات ڕووخا. لەبەرەوەی ئەم هێزە سیاسیانە کە لە هێرشی کوردستان ئەگەر بێت و پشتگیری نێودوڵەتەکان دەبچێت وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بکشێتەوە دواوە پێم وایە بارودۆخی ئەمان لە بارودۆخی ئەو دەسەڵاتی کە لە ئەفغانستان هەبوو داهاتوو باشتر باشە بەس بێزارن ئەوە بکەین پارتی یەکێتی بۆ هەموو گەندەڵێکی کردویانە ناتوان خوان لە بەردەم بارودۆخێکی ئاسایی و سانا وەربگرن و بێنەوە موسسات دروستکەن واتە 30 ساڵە کەوان سەدەسەڵاتن بارودۆخێکیان دروست کردووە کە خۆشیان ناتوان بەرگری لە خۆیان بکەن
ئەوەی کە بەرگری دەکات وەکو ئاماژەکە کە بەسەرەتا وەکو خاڵێکی سەرەکی حەزم کرد دووباری کەمولێنە هەرێمی کوردستان لەسەر دوو عامل دروست بووە عاملێکی داخلی و عاملێکی نێودەوڵەتی عامل نێودەوڵەتەکە ئێستا لەگەڵ پارتیەکێ بەڵام کەوتووە بە گومان لێیان لەو گەندەڵیە لەو 30 ساڵ دەسەڵاتی کە هەیە بوو نانتوانن موەسا دروستکە نانتوانیوە باردۆخەکە بەرەو پێش بەرن نانتوانیوە وا بکەن کەنتۆلی سەوز و زەر نەمێنێ وەکو تۆختر بووەتەوە وا بکەن کە هێزێک دروست بێ هێزێکی نیشتیمانی بێ پێشمەرگە موکی هەمووی بێ هەموو بە موکی خۆی بزانێ بەڵام ئەوان کردو پێشمەرگە موکی پارتیەکێتیە بەڵام ئەم بارودۆخە وا هێناوەتە پێش فعلەن ئەگەر بێت و پارتیەکێتی جۆرێک لە دەستبەردارن لەلایەن ئەمریکا بۆ دروست بێ بەین عەشێتەوە بەڵحا دەڕۆن بەس دکتۆر بڵین ئێستاوان بێزار بوون لە حکومڕانی پارتیەکێتی باسی هەڵبژارنی داهاتوش کە دەڵێن ئەوە دوا دەرفەتە وەکو دوا دەرفەت دەیبین مانای چییە؟ ماسیۆ تۆلەر ئاماژەی بەوە کردووە دیارە کە خواحافزی دەکا و ئەو مەترسی خودڕ و فعلان پارتیەکێتی نەیانتوانیوە کە ئەو بارودۆخەیە کە پێویست بوو بە ئەنجامی بگەێنن بۆیە ئەوانیش گردوان بوون لەگەڵ پارتیەکێتی بەڵام حقیقەتێکی با بزانین هەتا ئێستاش ئەمانە پشتگیرێکی ئەوان ئەمە با خەڵکێرین کوردستان زۆر باش بزانێت ئەگەر بێت و ئەوان پشتگیری ئەوان نەکەن ئەوان ناتوان لە هەرێمی کوردستان ئەو مامەڵەیە بکەن ناتوان چاپۆشی ئەوانی لەسەر ناتوان کۆمەڵ هەنگاوە هەیە بینێن یعنی بەبێ دڵنیاییەوە کاتێک کە دەرگای پەرلەماندا دەخرێت کاتێک کە هێز بەرامبەر بە یەکتر بەکارهێنێت تا کاتێک کۆمەڵە گەندەڵی دەکرێت کاتێک کە بە پیرۆدانی کۆمەڵە شت دەبێت کاتێک یعنی کاتێک چی ئەمانە ئەگەر بێت و چاودێری نێودەوڵەتی یان ماڵی هێزەکان چاپۆشی لەمان نەکەن بەڕاستیەوە ناتوانەوە بکەن بۆیە ئەوان عاملێکی خارجیە پشتگیریان ئەم عاملە خارجیە هەتاکو ئێستا وەکوتم ئێستا کەوتونەتە گومان ئێستا کەوتونەتە قسەکردن لەسەریان پێشوا نەبوون پێشم قسە لەسەرمان نەدەکرد زانە 2 ساڵە قسەیان لەسەر باشە دکتۆر باوەزی دوکانی ملگا قسە لەسەر نەدەکرد بەڵام ئێستا قسەیان لەسەر دەکات لەبەرەوە ئەمە چووتە قۆناغێکی ترەوە کەوان بزانن دەستبەرسی و خەڵکە بزانن فعلەن ئەوان چۆن ئایا بەدیلێک فەرحەکەن کە لە دەرەوە ئەمانە بەڵام دوجار دەبینین بلاسقات لەگەڵمان ئینسان کۆ دەبێت سەرۆکی حیزبە سەرەکیەکانی هەرێمی کوردستان کۆ دەکەن و قسەیان لەگەڵان دیارە ئەمە هێشتا تۆزێکی ماوە بۆ ئەوەی کەوا نەتەوەی گرتوەکان یا با بڵێن وڵاتی گرتوەکانی ئەمریکا و بەریتانیا وەزیرە هێزەکانی جیهان دەستبەرداری ئەمانە ببن چونکە ئەوان بەرژەوەندیی هاوبەشیان هەیە لەگەڵ ئەمان تا ئێستا بەڵام بەرژەوەندەکان ئەم پێوتە مەترسیەوە وەکو ئەفغانستان دوور نییە بڕۆن چونکە بابزانی وڵاتی گرتوەکانی ئەمریکا خۆتا قیامەت لە عێراقانە و لە کوردستان نەبنێن ئێستا وەکو فشارێکی زۆریان لەسەر لە بەغا فشارێکی زۆریان لەسەر لەلایەن ئێرانەوە ئەوە نێکە ناتوانێت ناکشێنەوە و ناڕۆنەوە ئەمانە باردۆخی دروست بەکە دوو سایساسن کەوتو بێت لەم جێگەی کێشارێکە لەگەڵ ئەوروپا و لەگەڵ بابن بەرێ ڕۆژئاوادە ئەگەر سەرکەوتوی بێت گۆڕم کۆمەڵ مەعادلاتی گەورە دەگۆڕێت پارتیەکێتی چی داگرێتەوە بەڵێ سوپاس دەکەم کاک چۆمان سەبارەت بە نەتەوە یەکگرتووەکان دەتوانێت تەداخل بکات و بۆ ئەوەی کە گۆڕانکاری لە کوردستانە دروست بێت یاخود تەنە شتێکی ڕاوێژکاری یاخود لە بواری هەڵبژاردنە دەتوانین یارمەتی هەرێم و هێزە سیاسیەکان بنە بۆ هەڵبژاردنێکی ئیپاک کاک حەکیم زۆر بە کوردی ئێمە نێردەی نەتەوە یەکگرتووەکان بڵێن بەشێکە لە 2023ەوە دروست بۆ لە نەتەوە یەکگرتووەکانە کە ئەم بەشە تایبەتە بە عێراق لە دوای سقووتیان دوای ڕوخانی ڕژێمی بەعس کە ساڵانە بەردەوام دەسەڵاتیان دیاری کراوە کە هەم لە مەسایلی تەنمی بەشەری و هەم لە مەسایلی حقوقی ئینسان و هەم لە مەسایلی ڕاوێژکردن و دەعم و پشتگیری ئەوانە لەگەڵی شابابەتی تەقویەکردنی کۆمیسیۆن و هینی هەڵبژاردن ئەوانە بەڵام سروشتی ئومەمی متحیدە بۆ چەشنە نییە کە بتوانێت فەرزی ئیرادە بە فەرزی ئیرادە بکاتەوە و هەتا قسەش لەسەرەوە کرێت ینی هەنێک کات باسیەوە کرێت کە بۆ نەتەوە یەکگرتووەکان سەرپەرشتی هەڵبژاردن ئەوانەکە ئەمە پێویستی جۆرێک لە دەستوەردانی سەروەری ئەوانەیە پێویستی بە موافقەی دەولی هەیە ی وڵاتەکەوانە دەبێت عێراق موافقەت سەرپەرشتی هەڵبژاردنی هەرێم بکات بێگومان ئەمە هەروە ئاسانی عەمەلێکی ئاسان نییە بە چاودێری جیاوازە چاودێری ڕقابە بەش تۆ بەشێک نی لە پرۆسەکە ینی هەرو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و وەک چۆن ڕێکخراوەکانی دەولی ئەوانە بابەتی چاودێریەوە هەتا ینی ئەمەشی ئەمەی کە بلاسخارت و ئەمەی
ئەمریکا ئەوانە قسە لەسەر ئەوەکەن خۆ ئەمان ناتوانن 100% ئیلزامی یەکێتی و پارتی و لایەنەکان کەن بۆ ئەم بابەتە پێیان ئەڵەن پێویستە بیکەن احترامی حقوقی ئینسان مافی خەڵک تەوقیت بۆ بنە چەسپ بڵین چەکەرەکردنی بنەماکانی دیموکراسی و ڕێزگرتنی ئەوە پێویستە ئەم بابەتە بکەن بۆی دووبارە هەڵبژار نەبوونەوە نەگەر نتوانن فشاریش بکەن فشاری ڕاستە و خۆ بڵین فشاری پابندکەر و ئیلتیزامی بڵێن دەبێ ئەوە بکەن ئەگەر ئەوش نتوان لە هەڵبژار نتوانین یارمەتی ئەوە بەشێکە لە سروشتی کارەکانی ئەوان بەشێکە یارمەتیدان و دەعم و مساعدە ئەوانە بەشێکە لە سروشتی کارکردنی ئەوان و دەسەڵاتانی کە لە 2023 نەتەوەی گرتوەکان یاوانە بە نێردەی تایبەتی بەڵام قسەیەکی گرنگ هەیە کاک حەکیم ینی ئەوە ئەم مەترسیانی کە قسە لەسەر بۆ نەبلاسخار کۆ بێتەوە قسەی کردووانە باش ئەمانەش هەر باز لێبێنین ینی هەر بە فعلی ئەم فۆرمێک کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستانە ئەم شێوازەی کە ئێستا هەیە لە حکومڕانی لە بڵین بە حزبیکردنی کۆی کایەکانی کۆمەڵگا بە مەزاجیکردنی حکومڕانی و ئیدارەدان و بە دەستبادان یەکێتی و پارتی و ئەمەی کە ئێستا هەیە ینی پێمان وایە تاکەی بڕەکە ینی تۆ ئێمە چاوێ ئاوە ئاوڕبینەوە بۆ مێژووی ئەم وڵاتانی کە لە 2011ەوە کە وەکو پۆلی دۆمینە یەک ئەڕوخان سەیری کەین با سەرنجێبین بزانین ئەمانە چەند ساڵ توانی وایە حکومڕانی ئیستیبدادی و ستەم و زۆڵم بەردەوام بکەن ینی تۆ ڕژێمی بەعسکە ینی چەندێ بڕێ کرد سی مبارەک کە چەندێ بڕێ کرد ئێمە ئیسا پێێنێ بەرەو 30 ساڵ هەرێمی کوردستانە 30 ساڵە ئەم فۆرمە من هەمیشە وتومە ئەم فۆرمە تا سەر بڕ ناکات ینی واز لە فاکتەرە ئیقلیمیە نێودەوڵەتەکە هەتا لەسەر ئاستی ناوخۆیش هەستا لە ڕووی ئاستی تەوقیتیشەوە ینی ئەمە ڕۆژ بە ڕۆژ پرد و ینی ئەڵێ ئەو پردەی کە یان ئەڵێ سەبری هاوڵاتیان و ستەمی بڵین ئارامگرتنی هاوڵاتیان لە بەرامبەر دەسەڵاتی خۆماڵی خۆمانە ڕۆژ بە ڕۆژ کەمتر ئەبێتەوە ینی ئەمێ بڵێم ئەو دەعمەی کە باس ئەکرێت ینی ئەو خەتەرەی کە لەسەر هەرێمی کوردستانیش هەیە پاراستنی هەرێمی کوردستان وەکو قەوارەکەی وەکو مەترسیەکانی یەک شتە کە بریتە لە ڕەزامەندی و پشگیری خەڵکەکەی ئەمە دەعمە دەولێکە ژێنێ ئەمە پشگیری دەولەتەکە ژێنێ یانی تۆ سەرنجی ئۆکرانیا بە ئۆکرانیا ئەگەر لە ڕووی قۆی ئەسکەری وەسێریکە لە ڕووی ئەنی بەس مقارنەیەکی ئۆکرانیا و ئێرە بکە ئۆکرانیا بە رووسیا وای دانابوو لە خلالی 20 ڕۆژێکە ئۆکرانی هەمووی کۆنتترۆل کات سەرنج بە ئێستش ئەو بەرخودان و ئەو قوربانیدانەی کە حکومەتی ئۆکرانی ئەیکا لەڕێی ئەوەی کە حکومەتێکی هەڵبژێرا و متمانە پێکراوی خەڵکەکەیەتی و خەڵکەکەشی بە هەموو قووەتی خۆیەوە شەڕەکات ئەمە مێژوویەکی بەرخودان و قوربانیدانێکی گەورەیە باشە ئێمە ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان بە چەشنێ بێ ئومێد کردووە دوێنێ پێرێ سەرۆکی هەرێم لە هەرێمی کوردستانە لە سلێمانیا بەڕاستەوخۆ ئاشکرا باسی بهیوایی خەڵکەکە باسی دەزوەردانی ئێمە لە ڕابردووە ینی ئەو قسانەی کە بلاسخارت و سەرۆکی هەرێم و ئێستا یەکێتی و پارتی شەیکەین کەسە ئازیزەکان و خەمخۆرەکانی ئەم وڵاتە لە ڕابردووە کردویانە لە نمونەی ڕەوانشار نەوشیروان مستەفا و مامۆسا عەلی باپیر و حزبەکان لە نمونەی کۆمەڵ و یەکگرتو و بزوتنەوەی گۆڕان بۆ ئەم چەمکانە دروست بوو بۆی ئەم سەقامگیری و دۆخەی کە لە هەرێمی کوردستانە هەیە لە گرێژنە دەرنەچێت یعنی ئەمێ بڵێم پشگیریە ناوخۆیەکە و هینی هاوڵاتیان فاکتەری ئەساسیە بۆ پاراستنی هەرێمە وەکو خۆت دەیبینی ئەوەی کەوتت ئەو وەک پولی دۆمینە کەوتن ئەو ڕژێمانە بۆ ئەمەش بۆ یەکێتی و پارتی نزیکە ئێمە کسەی ڕۆحێت و مامەڵەی یەکێتی و پارتیەکەی ئەوەندە نابەرپرسیارەتانە مامەڵە ئەکەن ئەوەندە مامەڵەکانیان لە خزمەتی خەڵکانیە لە خزمەتی تا ئەم ساتەش یعنی تۆ سەرنج بە ئەو دەستبادان و ڕکابەری کە هەیە لە بین یەکێتی و پارتیە لەسەر چییە؟ غەیری ئیمتیاز و دەسەڵات و ئەوە لەسەر چی؟ ینی ئەمانە جێوێکیان دروست کردووە ئەگەر نیزاع ئەو ناکۆچیان هەبێ کارەساتە بۆ خەڵک ئەگەر ڕێژکەون لەسەر پۆست و پارە ئەوانەیە بۆ کێ؟ بۆ عەزێدانی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بۆیە ئاواز زاهیریان کە سەیرەکەی ئەم فۆرمە لە حکومڕانیە عمری درێژی زۆر کەمە ئەم فۆرمەی کە هەیە بەڵام مەترسیەکەی سەبارە بە دادگای فیدراڵی بۆچی تەنها پارتی و سەرۆکی حکومەت دەڵێن بڕیارەکە جێبەجێنێک ئەی یەکێتی ئەی بڵێن گۆڕان ئەوان بۆ هەڵوێسێکی گلاکەروان نیە بڵێن کاکە باوتوێش بکەین و یەکلا بکرێت بە کوردی بێسپاس دەکەم من وایە بینم پێویستە کاتێکێتی و گۆڕان لە مۆزوعا زۆر ڕاشکاوانەتر زۆر
سەریحانەتر قسە لەسەر ئەم بابەتە بکەن چکە ئەم بابەتە ناکرێت بە مەزاجی شخصی و بە مەزاجی حیزبی بێت و من بەش بە حاڵی خۆم ڕاستە ئێمە من وتەبێژی گۆڕانی و نمایندەی هەموو گۆڕان ناکەین بەڵام من پێم وایە کاک نەوشیروانی لە ڕابردووە باسی کە سەربەخۆیی ئابووری کردووە لە هەرێمی کوردستانە بە دوو خەڵ باسی کردو یەکێکیان پێویستە کات شەفافێت هەبێت لە پرسی عەقدەکانە کە ئەکرێت و لە ژوورە تاریکەکانە نەکرێت دوو ئەو داهاتەی کە دەست لە فرۆشتنی نەوتەکرێت خێروبێرەکەی بۆ خەڵک بێ هەردوو خاڵەکە بەڵای گەورەی بۆ هەرێمی کوردستان هێناوە بۆ ئێمە بۆ دیفاع پارێزگاری لەم سیاسەتە شکست خواردەی نۆتکەین کە غەیری دەوڵەمەندکردنی پارتیوێکێتی هیچی بۆ هەڵ نەکردووە. سپاس دەکەم دکتۆر زۆر بە کورتی چاوەڕێی چی دەکەی بڵین پێ دوایە لە کۆبوونەوەکەی پێنجشەمە پلاسخارد ڕۆژ هەڵبژاردن دیاری بکرێت یاخود ئەگەر خەڵک خۆی گۆڕانکاری نەکە هێزەکان گۆڕانکاری نەکەن UN و ئەوانە دەتوانن شتێک بن بە کورتی بێ سپاس دەکەم. پێم وایە ئەوەی پلاسخارد هەوڵی بۆ دەدا بۆ خۆی بەدەستی دێنێک ئەو دەیەوێت جموزوڵێکی سیاسی بکە بۆ خۆی و ئەو جموڵە سیاسیش دروست دەکات لە ناو لایەنە سیاسیەکاندا بەڵام چی دەبێت پێم وایە بەرنامەیەکی ئۆتۆی لێ بکەوێتەوە خەڵک وەکوتم دەگەڕمە بۆ سەر دوو عاملەکە یەکێ لەو عاملە سەرەکیانە کە هەرێمی کوردستان و دەسەڵات دروستکردن خەڵکە گەر بێت و خەڵک بەرپرسیارەتەن مامەڵە بکە خەڵک بێن بە شێوازێکی تر تعامل لەگەڵ دەسەڵاتی هەرێمی کوردستانەکەن دەسەڵاتی پارتیوێکی تا بکەن پێم وانە ئەوان بتوانن بەردەوام بە دەسەڵاتێکی خۆیان بدەن بۆیە باشترین ڕێگە باشترین چارە ئەوەیە ئەو خەڵکە هۆشیارە زیندوی کە لە هەرێمی کوردستانە هەیە چیتر ئەو بارودۆخی کە ئێستا بەسەر بارودۆخێکی نائاسایی بەسەر خەڵکا سەپێنراوە قبوڵ نەکرێت قبوڵ بکرێت وان بەردەوام دەبن بۆیە پێم وایە گۆڕانکاری کاتە دروستە بێت کە خەڵک قبوڵی و بارودۆخەکە کە خەڵک قبوڵی بکە ئەوە عاملی دەوری بەتەنها ناتوانێت گۆڕانکاریەکان دروستکە عاملی دەوریش سەیری ناوخۆی هەرێمی کوردستانەکە سەیری ناوخۆی دەوڵەتانەکە ئەگەر بێت و ئامادەگی نەبێت لە ناو خۆدا ناتوانێت گۆڕانکاری لەسەر ئاستی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە بکرد زۆر سپاس دەکەم بەڵێ سپاس بۆ دکتۆر ئیبراهیم محەممەد پسپۆڕی پێوێنەری وڵەکان لە بەریتانیاەوە لەگەڵ مامووی هەروە چۆمان محەممەد ئەندامی زیباتی نیشتمانی گۆڕان سپاس دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم خواتان لەگەڵ